سڵاو دەوڵەتی مەدەنی چییە؟ ئایا دەشێت بڵێن دەوڵەتی مەدینەی پێغەمبەر دەوڵەتێکی مەدەنی بووە یا دەوڵەتی ئیسلامی چاوەڕوان کراو دەبێتە دەوڵەتێکی مەدەنی؟ بینەرمان. زۆر جار لە هزری ئیسلامیدا ئەو پرسیارە دێتە ئارا کە فۆرمی حکومڕانی ئیسلامی شێوازێکی تیۆکراتی و ئاینیە یان پەیوەستە بەڕاوێژ و ڕای خەڵک و دیموکراسیەت. لە مێژووی فەرمانڕەوایی ئیسلامی سەرەتاکانی دروستکردنی دەوڵەت پەیوەست دەکرێت بە وەسیقە یان بەڵگەنامەی مەدینە کە تێیدا بناغەی دەوڵەت دێتە ئارا بەتایبەتی لە نێوان موسڵمانان و جوولەکە کە لە شارەکەدا دەژیان. ئەگەرچی هەندێک لە توێژەران ئەم بەڵگەنامەیە بە دروستکراو دەزانن، بەڵام لە ئەگری ڕازبوونیدا ئایا دەتوانین ئەم شێوازە حکومڕانیە بە حکمێکی مەدەنی ناوزەت بکەین؟ پەیوەندی نێوان دەوڵەتی مەدینە و وەحی کە تایبەتە بە پێغەمبەر کە دوجار دەبێتە شەریعەت و یاسای بەڕێوەبردنی وڵات لەگەڵ ڕای خەڵک و دیموکراسی و حکومی مەدەنیدا چۆنە کە تێیدا دەوڵەت لەسەر بنەمای یاسای دانراودا دەمەزرێ کە هەمووان لە ئەرک و مافدا یەکسان و پاداشت و سزا پەیوەستە بە ئەرکە دنیاییەکانەوە. ئایا دۆزینەوەی پەیوەندێکی هەرچەند بچووکیش لە نێوان حکمی مەدینە و حکمی مەدەنیدا نابێتە سەرەتایەکی باش بۆ دەرچوون لە کۆمەڵ کێشە کە فەرمانڕەوایی ئاینی و یەک تاکە مەرجعی دروستی دەکات و دەبێتە هۆی سڕینەوەی بەشێک لە پێکاتەکانی کۆمەلگا، یان ئەمەش تەنیا هەوڵێکە بۆ خۆتزیینەوە لە کێشە جەوهەریەکان؟ دەوڵەتی مەدەنی لەم سەردەمەدا دەوڵەتێکە کە مافی هەموو پێکهاتەکانی ناو کۆمەڵگە دەدات، جیاوازی لە کەسیاندا ناکە، بەپێی هەڵبژاردن سەرۆک و ئەوانی تریش تا خوار و هەڵەبژێردرێن. هەموو کەس ئازادە، چ دینێکی هەیە چ نەتەوەیەکە چ ڕەگەزێکە. پرسیارەکە لێرەدا ئایا دەتوانین بە پێی یاساکانی شەریعەت دەوڵەتێکدا بمەزرێنین کە هاویەک بێتەوە یا هەماهەنگ بێ لەگەڵ دەوڵەتی مەدەنیدا؟ ئایا دەوڵەتی مەدینە دەوڵەتێکی مەدەنی بووە یاخود دەوڵەتێکی دینی؟ جاری پێشەکی حەزەکەم بەڕێزت پێناسێکی دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی دینیم بۆ بکەین. وڵات جیاوازێکی زۆر هەیە ئەلبەتە لە نێوان دەوڵەتی مەدەنی و دەوڵەتی ئەوەی پێڵێن دینی یا سیۆقراتی. دەوڵەتی سیۆقراتی دەوڵەتێکی دینیە و نوێنەرایەتی ئیلاهیەکە لەسەر زەویە و قەرارەکانی هەمووی قەتعیە و مەجالی ئەوەی تیانی مناقەشەی تیا بکەی لەبەرەوەی کە قەرارێکی مقەدەس بێخوایی بێ کە پیاوە ئاینەکان نوێنەرایەتی ئەەکەن، ئەوە هیچ مەجالێکی تیانیە کە قسەی لەسەر بکەی لەسەر بڕیارەکانی، لەسەر شەرعیەتی قەرارەکانی، لەسەر تعدیلی قەرارەکانی بە درێژایی مێژوو ئەگەر بە کورتی باسیکەین. و دەوڵەتی مەدەنیش ئەتوانین بڵێن دەوڵەتی هاوڵاتیانە، ئەو دەوڵەتەیە کە هەموو هاوڵاتێک سەر ڕێڕەگەزی و ئاینی و نەتەوەی و جۆری و ئەوانەی هەموو جێ ئەبێتەوە تایە و هەمویان مافەکانیان وەکو یەکوایە و واجباتیشیان بەپێی ئەوەی کە بۆیان دیاریکراوەکو یەکوایە. یعنی دەوڵەتێکە جێگای هەموو کەسێکی تیا بێتەوە سەر ڕای جیاوازیەکانیان. مەبەستەوە جێگیان هەبێتەوەکو مەبەست بڵین لاجی ئێگۆکۆڵاتێکی دەرەجە بەسم لاجی نیە، بەسم ئەوەیە کە هەمان ئیستیمتاعەکەن بە هەمان مافیان هەیە و هەمان ئەرچیان هەیە. جیاوازی ناکرێت لەبەر ڕەگەزی، لەبەر ئاینی، لەبەر جنسی، لەبەر هەشتێکی تری کە ئەمە سەر بە شتێکی ترە لەبەرەوە مافێکی کەمتری هەبێت چکە بەدرێژ ئەمە بە درێژایی مێژوو ئەم جیاوازیە کراوە بەپێی نەتەوەکان، بەپێی ئاینەکان، بەپێی ڕەم و شێوان. سەرۆکی وڵاتیشەوە لە ڕێگەی دیموکراسی و خۆرە بێ هەڵبژێردرێت، ناکرێت دەوڵەتێکی ئینقلابی یا دەوڵەتێکی ئاسکەری ناوڵێن. ئەو دەوڵەتەیە کە ڕێگایەکی ئەڵێ دەوڵەتی هاوڵاتیان، ینی هاوڵاتیان لە نەتیجا خاوەنی بڕیارنتیایە زۆر باشە لە هەڵبژاردنە. خۆ من قەناعەتم وایە لە سەردەمی پێغەمبەرە دوودی خوای لەسەر بێت دەوڵەت نەبووە. بە قەناعەتم وایە دەوڵەت ئەرکانی زۆری گەورەترە و فراوانترە و ئەو مەفهومەی کە ئێستا بۆ دەوڵەت بەکار ئەهێرێ و ئەو مەفهومەی جارانیش کە لەو سەردەما دەوڵەتی فارس و بێزنتە و ئەوانە هەبووە بەسەر شوێنێکی بچووکی وەکو مەدینە تەطبیق ناکرێت، چونکە چەند هەزار کەسێکی کە شارۆچکەیەکی بچووک بووە
بەسەریا تەطبیق ناکرێت بۆ معنا دەوڵەتێکە چکە دەوڵەت دەبێ خاوەنی دەستور بێ خاوەنی قوانینی متەکامیل بێت خاوەنی جێش بێت خاوەنی سنووری دیاریکراو بێت چکە هەموو حدودەکانی دیاری کرابێت دەوڵەتێکی متحرک نەبێت و دەوڵەتێکی وەکو بڵێ ڕیمالی نەوێت بەردەوام لە جوڵا بێت بەڵکو ئەو دەوڵەتە شعبێکی هەبێزی مامۆستا من مەبەستم زۆرتر لە دەوڵەت ئەوە مەجازن ئەوە ناو ئەنرێ بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر خۆی وحی بوات وتر هەر شێکوتەوە خۆ پێویستی بە شورا و شەر نەبوو ئەمرە و لە ئاسمانەوە خۆی بەپێی دەوڵەتی مەدەنی چۆن بتوانین بەپێ ناتوانین بڵێن دەوڵەتێکی مەدەنی بووە چکە بەڕاستی دەوڵەتی مەدەنی زۆر جیاوازە لەو سەردەمەی کە پێغەمبەر ئەو قوارەیە دروست کردایە ئەو قوارە بچووکەیە تیا دروست کرد چکە دەوڵەت بە هیچ شێوەیە بەسەریا تەطبیق ناکرێت چکە دەوڵەت خۆتەزانی کیانێکی معنەویە و زەرای تایە ئەرکەکان جێبەجێ کراوە بەڵام ئەتوانین بڵێن کە سەرەتایەک بوو بۆ نەواتێک بوو بۆ دروستبوونی دەوڵەتێکی گەورە چونکە تایە مەرجعیەت وحیە لە سەردەمی ئەوە مەرجعیەت وحیە هەموو شتەکان ئەگەر قوانین دانرایە و ئەگەر بڕیار بدرایە و هەشتێکی تر بکرایە لە سەرەتەوەی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ ئەگەر مخالیفی دەقێ ئەگەر مخالیفی ڕوحی شریعەتەکە یا ڕوحی دینەکە بووایە بە وحی ڕاستەکرایەوە وێ مجای قسەیتیان نییە تۆ بڵێ وەڵا ئەمە دەوڵەتێک بووە و بەپێی ئەو مفهومەی کە ئێستا ئەمڕۆ ئەتوانی بڵێن سوڵتە بووە چکە فەرق لە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان دەوڵەت و نێوان سوڵتا سوڵتە بریتە لە پیادەکردنی دەسەڵات ئەکرێ شخصێک پیادەیکە و ئەکرێ قوارەیەک و حیزبێکی گەورەش پیادەیکە ئەو سوڵتە عشیرەتێک پیادەیکە بڵێ یعنی ئەوەی لە سەردەمی مەدینە بوو بەڕاستی دەسەڵات بوو سوڵتە بوو نەک دەوڵەت لە بڵێن بەپێی نظامی مەدەنی کە جەنابەت باس کرد مەسەرەن کابراایکی مەسیحی یا یەزیدی لە کوردستان ئەتوانێت بێتە سەرۆکی هەرێم مافی ئەوەی هەیە لە ئەو شتەی کە پێڵەن دەوڵەتی مەدینە دەوڵەتی ئیسلامی شتیوا جایزە والله جاخۆ ئەوە ئێمە ئەحکام سوڵتانێمان هەیە هی ماوەردی و هەروەها یعلا کەدا ئەمرێت بە بڵێن بە قانونی ئەساسی بۆ ئیدارەدان و سیاست یا سیاسی شەرعی بن تەیمیەمان هەیە هەموو سەرچاوەکان لەسەر ئەوە کۆکن ناکرێت غیرە مسلمان حاکم بێ بەسەر مسلمانە ئەوە بڕاوەتەوە لە ئەو سەحیفەی مەدینەشە هەمان تەئکید کراوەتەوە کە مسلمان بۆ کافرێک ناکوژرێت یعنی فەزلێک هەیە لێرانە دەسەڵات ئەوە پەیوەندیەوە لا و بەڕاوە هەیە لە ئیسلامە بەسمان مەساهر ئەگەر بچووکیشیکەنەوە لە چوارچێوەی ئیسلامیش خۆیان دەسەڵات یەکەمە بێ هەر بۆ عەرەب بێ لە عەرەبیشە هەر بۆ قوڕەیش بێ الئەئیمەة من قوڕەیش ئەمە کوێی لەگەڵ دەوڵەتی مەدەنیە ئەخوا بەو شێوەیە والله جاخۆ ئەوە علەمای ئیسلامی باسی ئەو قوڕیشیانە زۆر کردووە کە الئەئیمەة من قوڕەیش یا هەر کاتێک کە مناقەشە کرا دوای وەفاتی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ وتی من الئەمیر وفیکم الوەزیر ئەوە ئیتفاقی لەسەر کرا کە ئەبێ ئەمیر لە قوڕیش بێت بەڵام ئەو مەسەلەیە بەداخەوە لە فیقی ئیسلامیە زۆر تەئکیدی لەسەر کراوەتەوە کە خەلیفە یا ئەمیر ئەبێ لە قوڕیش بێت بەڵام ئایا ئەمە بۆ خۆی ئەساسێکی شەرعی مەتینی هەیە لە قورئانە یا لە حەدیثە من بۆ خۆم نایبینم یعنی ئەساسێکی بڵێن وەکو وەکو قەواعیدێکی سەوابتی ئیسلام کە لە سەیریکەی چکە سەوابتی شەرعی لە قورئانە زۆر بەکەمی هاتووە تەفسیلات لە فیقها باس کراوە حەدیث وەکو عولومی حەدیث تا ئەم سەردەمەش مەسەن کەسێکی وەکو ئەبوالعەلای مەودودی کە خۆی هیندیە شەرتی قوڕیشێت دائنێ بۆ خەلیفەیە بۆ ڕئیسی دەوڵەت والله ئەبوالعەلای مەودودی ئەتوانی بڵێ منەزیرێکی ئیسلامی سیاسیە ناتوانی بڵێ فەقیهێکی گەورەیە کە ئێمە ڕەئی وەرگرین لە مەسەلەی سیاسی شەرعیە بەس عولەمای سەلەفی و عولەمای شەڕوا بەڵێ من عەرزی جەنابتم کردوتم لە فیقی ئیسلامیە ئەو مەسەلە کراوە بە شەرت کە ئەبێ لە قوڕیش بێ ئەگەر قوڕیش دەستکەوت و ئەگەر قوڕیش دەست نەکەوت ئەو جا کەسێکی تر دائنێن بەڵام ئەمە یعنی شتێکە ئەگەر مەسەلە دەوڵەتی مەدەنی بێ بەراوردیکەین بە هیچ شێوەیە ناگونجێت بە عەرەزی باسی سەحیفەی مەدینەت کرد ئەوە زۆر ئیشی لەسەر کرێ حتا ئەڵەن دەستوریی مەدەنی
بەڵام ئەوەی کە من متابع ئەو تحقیقم کردێ و دەستورە ئەو سەحیفێ مەوزوعە یانی شتێک نییە بەناوی ئەوە نازانم بەڕێزت من لە ئەساسی ڕیوایەتەکە ئایا سەحیحایە زەعیفە بەڕاستی من زۆر نەچوونتایە بەڵام زۆربەی ئەوانەی کە لە سیرا ئیشیان کردووە یا لە زۆربەی سیرەکانە هێناویانە بەسەن ئەکرەم زیال عومەری کتێبێکی بەناوی سیرە نەبەویە سەحەیە ناوێتی ئیبن و هیشام جەناب وەزانی هێناوێتی بە ئەکرەم زیا مناقەشەی بابەتەکەی کردو دوای لاخیرە ئەڵێ وەرەگیرێ یعنی بە زۆر پاڵی پیۆنێ خۆی زۆربەی لەمە حتا ئەوە بزانم ئەلبانیش ئەڵێ مەوزوعە یاڵێ هەر ضعیفون جداً واهی بەگشتی بەزەوە ئەکرەم زیا لەوێ ئیشی پێێتی یعنی بۆیە بە زۆر ئەوێ سەحیحەکە بە لە مەسەلەی سەحیفەکە بەڕاستی قسەی زۆر لەسەر کراوە لە تاریخە ئەلبەتە بە من عەلاقەم بەوەی نییە ئایا ئەساسێکی زەعیفی هەیە یانی ئەو پەیوەندی بە بەلەمای حەدیثەوە هەیە بەڵام زۆربەی مؤرخینی ئیسلامی وەکو یەقینیات وەریان گرتووە مەسەلەی سەحیفەکە و سەحیفەکەش ئیسلامی تازە یعنی ئەم 50 ساڵی دوایی نەک عولەمای کۆن علەمای کۆن ئیبن هیشام هێناوێتی ئیبن هیشام هێناوێتی لە بڵێن سیرەکەیە ئەوە کەشتیشی صحیح بێ بە ئەوە هیچ ئیبن هیشام و ئیبن ئیسحاقوانە ئیبن هیشام کوڕکراوی ئیبن ئیسحاق بەڵێ هێناویانە بۆ ئەم ڕۆژ لە زۆربەی نووسینەکانە کراوە بە دەستوری ئەهلی مەدینە لە قەناعەتی منە ئەو سەحیفەیە هیچ پەیوەندی بە دەستور و دەوڵەتەوە نییە یعنی بەشێکە لە ئەو ئەحلافانەی کەوا لە تاریخی عەرەبیە پێش ئیسلامی شاهەبووە وەکو حلفی فزول و حلفی متەیەبین و حلفی ئەحباش و ئەوانە باشە ئەی چۆن بڵێن دەوڵەتی مەدینە دەوڵەتی ئیسلامی بەگشتی ڕۆیکی مەدەنی هەیە کامە ئەم ئیدعای زۆرەکرێ ئەمە حەقیقەتە من وازدانم ئەوە جۆرێکە بە خۆ بەکەمزانین کەوا لە سەردەمی پەیدابوونی دەوڵەتی لە سەردەمی پەیدابوونی ئیسلامی سیاسیە پیا بووە کە لە ئەنجامی ئەوەی کەوا غەرب فیکرێکی هێناوەتەنی ڕۆشنگەری غەربی غەزوێکی عالەمی ئیسلامی کرد و هەموو ئەو نووسینە گەورانەی فەیلسوف و ڕووناکبیر و سەردەمی ڕۆشنکەری ئەوروپی هاتە ناو عالەمی ئیسلامی ئەمە عالەمی ئیسلامی نووسەرەکانی ئەیانویست هەموو شتێک لە ئیسلامە هەیە تەویلیکەن بۆ ئاقارابی بن کە ڕۆشنگەری غەربی باسی کردووە. مەسەلەی بڵێن فکری ئیسلامی لەم سەردەمە لەبەر شتێکی واقعی لە بەرچاومان قسەی زۆرەکرێت لەسەری بۆ نمونە ئێستا کە دەوڵەتی مەدەنی و مەدەنیەت باوێتی ئەڵێن دەوڵەتی ئیسلامی دەوڵەتێکی مەدەنیە بەڕێزت تا چەند موافقی لەسەر ئەم بیر و باوە سەبارەت بە دەوڵەتی مەدەنی چەمچی دەوڵەتی مەدەنی بۆ خۆی ئێمە دەزانین لە سەدەی حەڤدە لە سەردەستی جۆن لۆک فەیلسوفێکی ئەوروپی ئەو بنیاد درراوە و ئێمە ئەگەر بین پێم وانە ئەگەر بڵین دەوڵەتی ئیسلامی یا دەوڵەتی مەدینە دەوڵەتێکی مەدەنیە پێم وایە غەدر لە ئیسلامەکەین و غەدر لەو دەوڵەتی شەکەین بۆ سەردەمی خۆی دەوڵەتی مەدینە دەوڵەتێکی پێشکەوتوو بووە ئەگەر بڕین بڵێ سەیری ڕۆمانی ئەسڵەن دەوڵەت بۆ یانی ئەوەش دیسان قسەیە بەس جۆرێک لە دەوڵەتە یعنی دەوڵەت ئێمە دەزانین دەوڵەت چەمکی دەوڵەت بریتە لەوە سەرۆکی دەوڵەت هەبێ و وەزیرە هەبێ و ئەگەر مقارنەکەین بە دەوڵەتی ڕۆمانی و دەوڵەتی ساسانی ئەو ساش ئەوەی کە لە مەدینە ڕوویداوە بەڕێوە جۆرێک بووە لە بەڕێوەبردن بەڵام وەکو دەوڵەت ئێستا مای بووی کە پێی بڵێن دەوڵەت جۆرێک بووە لە بەڕێوەبردن ئایا دەوڵەتێکی مەدەنی بووە ئێمە ئەزانین فکری ئینسانی هزری مرۆڤایەتی لێکچوون هەیە لە هەموو کامەی زۆر پێشکەوتووە و کامەی زۆر دواکەوتووە ئەگەر لێشی بن هەمووی بە قۆناغ لە پێناوی بەرژەوەردی مرۆڤایە ئەمجا ئەو سەردەمەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئیدارەیە دامەزرانوە شتی زۆر جوانی تایە بەڵام ئێمە غەدری لێ ئەەکەین ئەگەر بڵین دەوڵەتی مەدەنیە چونکە زۆر جیاوازی هەیە ئێمە لە مەدینەیە ڕاستە شتی زۆر جوانی تیا بووە کە ئەوەی لەوێ وەسەنێت هەبووە و منافقین هەبووە و ئەهلی کتاب هەبووە کە بریتی بوون زیاتر جوولەکەکان یعنی لەو چوارچێوە ئیداریە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم
دای مەزراندووە جێگەی ئەوانی تیابێتەوە بە شێوازێک لە شێوازەکە. باشە مامۆستا بەڕێت دەفەرموو جێگەی ئەوانی تابۆتەوە ئەمانە هاوڵاتین وەنیە؟ بەڵێ بەڵام ئێمە سیرەکەین کاتێک لەگەڵ بەنی قینوقاع تێگەچێ هەمووی دەرەکە کاتێک لەگەڵ بەن و نەزیرە دەرەچێ هەمووی دەرەکە. ئێمە ئەبێ بیر ئەوە باس بکەین کە خۆی سیستەمی شەڕ جەنگ بۆ خۆی سیستەمێکی تایبەتی ئەخر ئەمانە هاوڵاتین لە شارەکەت وڵاتەکەتە. ئەمانە میثاقێک یا بڵێن گرێبەستێکیان هەبووە لەگەڵ پێغەمەر و یاوەرانی لەو چوارچێوە ئیداریە کە هەبووە. ئەمان لە کاتێکە کە ئەچنە بەرەی دوشمنی خەڵکی مەدینە زۆر باشە بەس ئەو چی ئەچێ سەرۆکەکان مەسەرەن باڵێن لە حاڵەتی ئێوە حویەی کوڕی ئەختەڵ و مالیک و ئەمانە ئەخر یەکەم جارێ بە ئەوە باسی ئەوە بکەین من پێم وانە ئەو مێژوانە کە نووسراوە هەمووی دروستە بخاری مسلمە هەر کەس بێت نە بوخاری معسوومە لە خەتا لە هەڵە نە مسلیمیش تەنها پێغەمبەران معسوومن لە هەڵە ئەو مێژووە لە سەردەمێکە وا باو بووە کە ئەبێ وا پیشان بیرێ کە مسلمان یعنی مسلمانان وەکو پاڵەوان پیشان بدرێن و خەڵکیش پێی خۆش بووە کە بڵێن حتا ئێمە لای خۆمان قەڵای خەیبەر هەبوو کە گوێمان لێگرت چەند پێمان خۆش بوو چێوای کرد ئەمانە هەمووی پێویستی بە دیسان پێداچوونەوە و توێژینەوە هەیە. کاڵین ئێمە ئەخر من پێم وتم غەدرێکی زۆر لە ئیسلامەکەین ئەگەر بڵین دەوڵەتی مەدەنی لەسەر ئەساسی ئەوە دادەمەزرێت کە هەر یەکەم یاسا سەرچاوەکەی خەڵکە یاسا نەک هەڵبژاردنی سەرۆک یاساش سەرچاوەکەی خەڵکە تەبان هەڵبژاردنیش سەرچاوەکەی دیسان سوڵتە سەرچاوەکەی هەموو ئەمنی ئەم قسەی بەڕێزت ئێستا بۆ بینەر زۆر وازەح نیە یاسا یانی تەشریع و شریعەت خەڵکدا ئەنە نەک لە نەسڵی مقەدەسەوە یەکەم سەرۆکی دەوڵەت و ئەوانەی کە هەڵەستن بە ئیدارەی دەوڵەت دەبێت لە ڕێگەی هەڵبژاردننی و گشتیەوە بێ و هەموو خەڵک بە جیاوازی بیر و ڕاکان و دەنگ و ڕەنگەکان ئەبێت دەستیان دیابێ. دووەمینیش یاسا و تەشریعی وڵات دیسان سەرچاوەکەی خەڵکە. بەڵام لە دەوڵەتی مەدینە ئەگەر وەکو بەڕێزت وتی ناوی بنین دەوڵەت چوارچێوەیەکی ئیداریە دەوڵەت ئەو دەوڵەتە سەرچاوەکەی وحیەوە لە ڕاستیە وحیش لەلایەن چێ لەلایەن پێغەمبەر تەنانەت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى بڵێن توێژەرانی بواری ئاینی ئیسلام دەڵێن بێژگەل لە قورئانیش هەچی کردار و یعنی کە باسی سونەت دەکەین کردار و گفتار و تەقریراتی پێغەمبەر هەمووی وحیە کەواتە سەرچاوەی تەشریع وحیە. بەڵام دەتوانین بڵێن شتی باشی تیا بووە ئەوە تۆر لەوانێ شتە باشەکانیشت پێ هێنتەیە لەسەری ئەوە هەیە لەسەری من بەڕاستی پێم وایە ئێمە خوێندنەوەی تازەمانەوێت تەنانەت بۆ مێژوش گومان نیە لەوەدا کە مەسەن ئەحادیث زۆر جوانمان هەیە ئەم باس لەوە من مشکلم لەوەدا نێ باس لە دەوڵەتەکەم کە تۆ ناوێنەی دەوڵەتی مەدەنی ئێمە لە یعنی کە تۆیتە سەر ئاینی ئیسلام ئەوەی کە پێغەمبەر دەیڵێ دەبێت 100% تەستیقی بکەین. ئێستا ئێمە چەند نظامێکی ئیسلامیمانەیە تالیبانمان لە بەرچاوە ئێرانمان لە بەرچاوە کامیان ناجحن ئەسڵەن وەک دەوڵەت هەر یەکە بەشی خۆی لەوانەیە لە بوارێکە سەرکەوتنی هەبێ بەڵام بەگشتی ئەگەر ئێمە سەیری هزری مرۆڤایەتی بکەین و سەیری ئەوە بکەین کە ئیسلام بۆ هاتووە لە بەرژەوەندی مرۆڤ یعنی دەتوانین ڕەخنە لە هیچی ئەوە نییە بڵی نابێت ڕەخنەی لێ بگیرێ. کێشەکەی ئێمە ئەوەیە هەموو شتێکی ئیسلام وەکو معتەقەد وەرەگیرێت بواری سیاست کێشەی ئێمە عولەما واڵێن خۆ من ڕاستە عولەمەش واڵێن ئەمەی کە ئێستا ئەوە وەکو خەڵگەڵێ ئەڵێ هەچێگەڵێ ئەڵێەوە ئیسلامی نییە بەڵام بە ئێمە یەک شتی کە بکەین ئەتوانین سوود لە ئیسلام لە شتە ناڵ من هەم پێم وایە ئیسلام جوانە بەڵام ئێمە تەفسیری ئێمە ڕاوەی ئێمە ڕاوەی خەڵک ڕاوەی کاربەدەستان ڕاوەیەکی ناشیرینە من ئاوا دەیخوێنمەوە چۆن یعنی ئەمە با تەوزیحکەین یعنی شتە جوانەکانی لەوەرگرین ئەوەی ترچی یعنی من ناڵم هەمووی جوانە بەڵام ئێمە غەڵەت تی دەگەین لە ئیسلام هەبە هەڵە لە ئیسلام گەیشتوین ئیسلام ئەگەر لە پێناوی مرۆڤایەتیە هاتووە کە دادپەروەری و فراهەمکردنی ژیانێکی بەختەوەری و ئەمانە بۆ مرۆڤایەتی
ئیتر بۆچی ئەبێ ئێمە وەک داعش تەفسیری بکەین یاخود وەکو سعودیە تەفسیری بکەین یاخود وەکو بڵین تالیبان تەفسیری بکەین ئەو تەفسیرە چیەکە ئێمە ئێستا مەسەلەن محەممەد شەحڕور کۆمەڵە کشتی تازای ئەڵێ بەڵام لە هەموو لایەکەوە تەکفیرەکرێ تەنانەت مەسەلەن پیاوێک یوسف قەرزاوی ئەڵێ محەممەد شەحڕور دینێکی تازای هێناوەوە هەر ئیسلامی چۆن من زۆر جار گوێ لە محەممەد شەحرورەگرم شتی باش ئەڵێ و مەرجیش نییە هەموو شتەکانی هەموو مرۆڤێک وایە هەموو مرۆڤێکی ژوایە گرنگ ئەوەیە ئایا وەکو تۆوتت ئایا شریعەتی ئیسلام هەموو علەمای شریعەت پێی بڵێ ئەڵێ ئیسلام عەقیدەتون وە شەریعە معنای وایە ناتوانین شریعەتەکە چۆن بڵێنەوە دەوڵەتێکی دەوڵەتی مەدەنی چونکە ئێمە ناکرێ یعنی هەر شتێکی جوانیش نییە ئەوانەی کە ڕێز تەقدیر لە ئیسلام ئەگرین هەر مستەڵەحی دەستەواژەیەک و هزرێکی نوێ بێ بڵێن وڵا ئیسلامیش وایە هەتا ئشتراکێتیش بەڵێ ئیسلام وەلی اشتراکەکەی بەڵێ خوێندومەتەوە کەواتە دەشێت لە ئیسلامێک لێچوون هەبێ ئەوەی کە مسلمانە بڕای بە ئاینی ئیسلام هەیە نابێ شەرمکالەوەی کە ئاینی ئیسلام ئەوەیە کە هەیە ئەوە دەقەکانێتی حدود بە تایبەتی ئەوانەی کە پێ عقوبەی حەدیان هەیە ئەو تاوانانی عقوبەی حەدیانی ئەوە بڕای ئیسلامە بەڕاستی کەس ناتوانێت یعنی بە دەقەکان زۆر واضحن بۆ نمونە دەربارەی ئیرث دەقەکانی واضحە کەس ناتوانێت دەستی بۆ بەرێ کەواتە ئەوە ئیسلام بۆ خۆی شریعەتێکی عقیدە و شریعە بەیەکەوە ئەسڵەن ئەوە هەر بەڕقەم ینی بەڵێ بە ئەرقامە و ئەرقامیش هینی ئەوەی تیانە شیاوی ئەوەی تیانە کە تۆ ئەو ئینانە بەری هەرچەند خۆی عیلەش هەیە ئەڵێ بەڵام من لە یەکێک لە کۆنگرەکانە ئەو قسەمە کرد خەریب بکەن بەشێوە و ئەوە بکرێ کەوتم ئەگەر عیلەکە نەما بۆچی بابەت تەساوی حکومەکە بە لەگەڵ عیلەتەکە نەما بە حکومەکەش نەبێت مەبادئی گشتی عەدالەت چییە یعنی وەک چییە کەرامەتی مرۆڤ عەدالەت یوانێ مافی مرۆڤن لە تازەشە ینی بڵێن لە جارنامەی مافی مرۆڤە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ یعنی من هەموو ئەو دەقانم خوێندوێتەوە بە بۆچوونی خۆم یعنی زۆر کەم هەیە لە زۆر کەم شوێنایت بگرێت دەگمەنیشە کە لەگەڵ مەبادی عامەی شریعەتی ئیسلامیە مەعارض بن ئیلا لەو شتانەیە نەبێ وەکو حەد و کە جارنامەی گەردوونی مافی مرۆڤ هەرگیز بڕوای بەوەنی یەکێک لەسەر دزی دەستی ببڕێ کێشەی ئەوەیە یعنی تاچی مسلمانی ئێمە هەر یەکە خۆی بە شاریح ئەزانێ یعنی بە ڕاڤەکار وە خۆشی بە سەربازی خوازانێ یعنی ڕێگە نایەڵێتەوە بۆ ئەوەی دەوڵەت یعنی کەوە کاڵێم دەوڵەت سەرانی دەوڵەت و زانا پسپۆڕە تایبەتەکان ئیش لەسەر ئەوە بکەن یعنی کێشەکە لەوەیە ئێمەی تاچی مسلمان عەقیدە و شەریعەمان لە یەکجانەکە کاڵێ عەقیدە ئەوە دیارە چییە و ئەرکانی ئیمان چییە و ئەرکانی ئیسلام چییە ئێمە بەشێکمان هەیە ئەم شەریعە قابلی تەتەورە قابلی ئەوەیە کە ئێمە بتوانین سوود لە شەریعەتی ئیسلامی وەربگرین و بتوانین وڵاتێکمان هەبێ بە شەریعەتی ئیسلام بڕوا بەڕێوە بەڵام نەک بەوەی پێشوو کەواتە لەم بەرنامەیەوە و لە قسەی میوانە بەڕێزەکانەوە دەگەینە ئەو دەرەنجامەی کە دەوڵەتی دینی یاخود دەوڵەتی ئیسلامی و دەوڵەتی مەدینەش دەوڵەتێک نییە بە مانای مەدەنی بەڵام دەشێت بڵین ڕەگەزەکانی دەوڵەتی مەدەنی بە شێوازێک لە شێوازەکان لەناو ئەم دەوڵەتەدا دەبینرێن